بە پێ هاتی بۆ بەردەمی نەخۆشخانەی شار بۆچی؟ بۆ پاڵپشتی لەو مامۆستا بەڕێزانە و بە ئەوی دڵخۆشی خۆم دەربوو بکەم کە مانگرتنیان شکەن. کاتێک ئەوانەیە بینی لە مایان 15 ڕۆژەیە هەستە بە چیە کرد؟ بێگومان هەستێکی خۆش هەستێکی ناخۆش هەستێکی ناخۆش بۆی کە چەند مامۆستایەک بۆ بەزەحیە بۆ زۆر کەس هەستێکی خۆشم هەبوو بۆی کە بڵام ئەم حکومەتە چاگە بێت و موچەی مانگی 12 موچە باشەکەن تەوتی نەکەن. قوتابیت؟ بەڵێ. لە پۆلیشەنی؟ 12. تا چەندێک کاریگەری لەسەر خوێندنی تۆ هەبووە پرۆسی خوێندن هەبووە کە بایکۆتی مامۆسا یاخود ئەم مانگرتنە؟ بێگومان کاریگەری زۆری هەبووە خاستان لەسەر بنەڕەتی سەرەتاییەکان زۆر زەرەریان لێکەوتەوە. لە مای 15 ڕۆژە چی بینی لە خێوەتی مانگرتوان؟ هەمووی جوانی بوو هەمووی دڵسۆزی بوو. ئەوەی ئەمڕۆ لە بازاڕی سلێمانی بینی و بەڕاستی زۆر بە تایبەتی دەستخۆشین بۆ ئەو دوکانارە بەڕێزانە هەیە کە دوکانەکانیان داخست و لە کاتی خۆیان تەرخان کرد بۆ ئێمە.